لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وفهما في الدين. اللهم اغفر لنا ولوالدينا وللمؤمنين يوم يقوم الحساب. خۆشەویستان لە بەرنامەیەکی بەرنامەی پێشەنگبووندا کە لە بەرنامەی پێشوودا باسی دیاریکردنی ئامانزمان کرد کەوە دیاریکردنی ئامانز بەشێک بوو لە پێنج بنچینەیەکان کە پێنج بنچینەیەکەم باسی قیاممان کرد، ئەوش پێنج بابەتی لە خۆ دەگرت. لە پاشەوە هاتینە سەر بنچینەی دووەم باسی پلانمان کرد کە باسی دیاریکردنی بوارمان کرد، ئایا ئینسانێک چۆن بوارەکەی خۆی دیاری دەکات. لە پاش ئەوەی کە باسمان کرد کە چۆنیەتی پرۆژە یان چۆنیەتی دیاریکردنی ئامانجەکان کە ئینسانێک دەیەوێت ئامانجی هەبێت، کە باسمان کرد کە ئامانج چییە. لە پاشەوەی ئامان دیاریکردنی ئامانج بە شێوەیەکی زیرەکانە چۆن دیاری دەکرێت کە باسی پێنج خاڵمان کرد کە گوتمان کە پێویستە ئەو ئامانجە یا ئەم پرۆژەیە کە دەیەوێت ئەم ئینسانە کە دەیکە دیاریکراو بێت، ڕوون بێت، کە شتەکە دیار بێت، دیارکردنیەکی تەواو. لە پاش ئەوەی دەتوانێت بپێورێت لە ڕووی کەمی، ئینجا کەمی بەبەزمانچێ لە ڕووی زۆری ئایا عەدەدەکەی چەندە و چەندە، یان لە ڕووی نەوعی لە ڕووی زۆری کە زۆرەکەی کوالیتی چۆنە و چۆنە. بۆ نمونە تۆ دەتەوێت برێکاکەم شتێک دروست دەکەم کوالیتەکەی ئەوەندە بەرز بێت، کەواتە تۆ قیاست کرد، یان دەتەوێت برێکاکەم شتێک دروست دەکەم ئەوەندە ژمارەی تێدا دروست دەکەم. ئەوەش بە هەمان شێوە دەتوانێت قیاس بکرێت. لە پاشەوە ڕەزامەندی کە ڕەزامەندی لەسەر بدرێ کە تۆ ڕەزامەندی خۆت یان ڕەزامەندی دەوروبەرت یان ڕەزامەندی کۆمەلگایەکەت. لە پاش گوتمان ئەو ئینسانە ئەو ئامانجە یان پرۆژەیە کە دیاری کرد پرۆژەیەک واقعی بتوانێت جێبەجێ بکرێت لەو شوێنەی کە ئەو کەسە ویستیتی ئەو ئامانجەی تێدا جێبەجێ بکە یان کە واقعی بێت لەگەڵ خەڵکەکە بوومجێ. لە پاشەوەی دیاریکردنی کات باسمان کرد کە پرۆژە دەکرێتە سێ جۆر. پرۆژەیەکمان هەیە پرۆژەی ژیان. پرۆژەی ژیانەکەمیان کە ئەم بەرنامەی باسی پرۆژەی ژیانەکەین. پرۆژەی ژیان کەواتە پەیوەستە بە ئامانج، یعنی ئەو ئامانجانەی پەیوەستە بە گشتی ژیان، یعنی ئامانجی گشتیت هەبی بۆ ژیان بە شێوەیەکی گشتی، بۆ ناومانێنێ پرۆژەی ژیان. پرۆژەی ژیان واتە ئەو ئامانجە گەورانن، یعنی کەواتە لێرە پرۆژەی ژیانتیە بریتە لەو ئامانجە گەورانن کە پەیوەستن بە هەموو ژیانی خەڵک. یعنی ئێمە باسی پرۆژەی ژیان دەکەین، بەڵام ئامانجی گشتینە. ئەو ئامانجە گشتیانەش تەنها پەیوەست نییە بەخۆم، بەڵکو پەیوەستە بەخۆم هەروەها بەو کەسانی لە دەوروبەرمدا دەژین بە شێوەیەک داعین پەیوەستە بە هەموو خەڵکدا، هەموو ژیانی خەڵکدا، هەروەها هەموو ژیانی خەڵک ژیانی خەڵک تێ بۆ تەرخان دەبێت، یانیان هەموو ژیانی خۆت دەوی بۆی تەرخان بکەیت. دوو شتمانەیە، یەکەمیان پەیوەستە بە هەموو ژیانی خەڵک، دۆمیشیان کە هەموو ژیانی خۆتی بۆ تەرخان دەکەی، یعنی هەر لە کاتی تۆ کە فام دەکەی کار لەو بابەتەی دەکەی دەتەوێت پرۆژەی ژیانت برەو پێ بدەی بگەیە پرۆژە ژیانت. پرۆژەی ژیان گوتماوە تەنها پەیوەست نییە بە خۆت، بابەتێکی کەسی نییە کەواتی ئێستاکەم بڕوانامەیەکی دەینم، بڕوانامەی دکتۆرا دەینم، یان بڕوانامەی ماجستێر دەینم، یان شەهادەیەک دەینم، یان لەقەبەکەم دەگۆڕێ، یان دەوڵەمەند دەبم، یان بە شێوەیەک دەسەڵاتم دەبی. ئەوە بابەتێکی کەسیە، ئەوە پێی ناوترێت پرۆژەی ژیان، چونکە پرۆژەی ژیان ئەو پرۆژەیە کە پەیوەستە بە ژیانی خەڵکدا، هەروەها دەبی هەموو ژیانی خۆشتی بۆ تەرخان بکەیت. کاتێک تۆ بڕوانامەیەک دەینی لەوانێت 4 ساڵ تۆ خۆی پێی مەشغوڵ بکەیت، هەموو ژیانت پێی تەرخان ناکەیت. بەڵام پرۆژەی ژیان هەموو ژیانت پێی تەرخان دەکەیت، وەکو کە ئیبراهیم عەلەیهی سەلام دەرئین قل ئین صلاتی ونسکی ومحیای وماتی لله رب العالمین. بینی هەمووی مماتی و حیاتی، یعنی ژیان و مردنم هەموو لله رب العالمین، لەبۆ ڕەزامەندی الله تعالی. بۆیە کاتێک دەڵێن چ شتێک پرۆژەی ژیانە، چ شتێک پرۆژەی ژیانە، بەدەستهێنانی بڕوانامە، بەدەستهێنانی سامان، بەدەستهێنانی دەسەڵات، بەدەستهێنانی ناوبەک، ئەوانە هەموو بابەتی کەسینە. بۆیە پرۆژەی ژیان ئەو پرۆژەیە کە پەیوەستە بە ژیانی خەڵک، بە ژیانی خەڵکدا، هەروەها تۆش هەموو ژیانی خۆتی چیە لە پێناوچیە تەرخان دەکەیت. وەکو گەر بێت و تەماشا بکەینەوە بگەڕێنەوە سەر پێغەمبەران، هەر لە سوورەتی ئەعرافدا کاتێک باسی نوح دەکە، هەروە باسی
كاتێک باسی هود دەکە هەروە کاتێک باسی صالح دەکە هەروە باسی کاتێک باسی شوعیب دەکە لە ئاەتەکانی 59 هەروە 65 و هەروە 73 و 85 هەمویان یەک ڕوئیان هەیە هەمویان یەک ئامانزیان هەیە یەک ئامانزی یەک پرۆژەی گەورەیان هەیە یا قوم اعبدوا الله ما لكم من إله غيره پرۆژەکە ئەوەیە یا قوم اعبدوا الله کە پرۆژەکە پەیوەستە بە قەوم بەخۆی بە قەومەکە یا قوم اعبدوا الله ما لكم من إله غيره یەکەم یەک تاپەرستی هەروە دوورکەوتنەوەش لە شرکدا کە ئەو پرۆژەیەکی چیە پرۆژەیەکی گەورەی ژیانە بۆ ئەوی ئەو کەسە ڕزگار بکە لە بەندایەتی چی بەندایەتی داروبەر بەندایەتی ئینسانیەکان بەندایەتی شتێک کە لا يضر ولا ينفع بەڵکو یا قوم اعبدوا الله ما لكم من إله غيره هەروە لە سوورەتی تریشدا کە بە هەمان شێوە لە سوورەتی هود دووبارە دەبتەوە هەروە لە سوورەتی مؤمنینیشدا ئەم لەفزە هەمووی تێ دووبارە دەبتەوە کە ریسالەی پەیامی کە ئەگەر بێت و پرۆژەی پێغەمبەران کە یان پرۆژەی خوای پەروەردگار کاتێک پێغەمبەرانی ناردووە بۆ ئەوەی یەک تاپەرستی بڵاو بێتەوە لە ناو خەڵکدا هەروە خەڵکی دوور بکەوتەوە لە چی من اعبدوا الله یا قوم اعبدوا الله ما لكم من إله غيره تەواو کەواتە یەکەمیان یەک تاپەرستی دووەمیشیان دوورکەوتنەوە لە شرکدا بۆیە کاتێک خاڵێک دێ جیاوازی چیە لە نێوان پرۆژە گەورەکان کە ئێمە باسی پرۆژە ژیانمان کرد کە پرۆژەیەکی گەورەیە هەروە پرۆژەی بچووکیشمان هەیە ئەو پرۆژە بچووکانە کە پرۆژەی بچووک ئەو پرۆژان لەسەر ئاستی کەسینە بەڵام پرۆژەی گەورە پرۆژەیە کە پەیوەستە بە هەموو خەڵک پەیوەستە بە هەموو تاکێک پەیوەستە بە هەموو تاکێک کە کاتێک گۆڕانکاریەک دەبێت ئەو گۆڕانکاریە گەگەر بێت و لە پرۆژەیەکی گەورە بێ دەبتەوە ئەوەی هەموو کەسێک تێ سوودمەند دەبێت بەڵام لەوانەیە ئەگەر بێت و پرۆژەکە پرۆژەیەکی تاکیبی تەنها لە ئەسەر ئاستی کەسیە ناکاتە لەسەر ئاستێکی بەرز و پرۆژەیەکی گەورە بێت هەروە پرۆژەی گەورە ئەو پرۆژانەی کاریگەری گەوریان هەیە لەسەر ژیانی خەڵک کاریگەری گەورە و قوڵیان هەیە لەسەر ژیان بە شێوەک لە شێوەکە کە ژیان ناخۆش دەکەن یا ئاسان دەکەن چونکە بەڕاستی ئێمە کێشە پرۆژە بە ئەنجام ئەمەگەمە باسی پلان و ئامانج و هەرو پرۆژەکان دەکەین هەموو شتێک شتی باش ئامانج بە پرۆژەی باشی پرۆژەی خراپێ ئامانجی چاکە و ئامانجی خراپ بە هەماشی پلانێکی شەیطانیە و پلانیشمان هەیە پلانێکی چییە پلانێکی ئەڵڵا ڕەحمانیە ئەوەی لێرە جیاوازی کە بابەتی پرۆژەی گەورە و پرۆژەیە کە لەسەر ئاستێکی چیە لەسەر ئاستێکی گشتیە هەروەها کە پەیوەندی بە هەموو تاکەکان هەیە هەروە کاریگەریەکی قوڵی هەیە لەسەر ژیانی خەڵک هەروە بەردەوامە دوای مردن یعنی پرۆژە گشتەکان پرۆژە گەورەکان و پرۆژە کەسەکە ئەگەر بێت و بەخۆشی لە ناو بسێ پرۆژەکە بەخۆشی لە ناو بسێ ئەو پرۆژە هەر دەمینێت و ئاخیرەکەی جێ پەنجەی شوێنەواری تێ دیارە بەڵام پرۆژە کاتێکاندا پرۆژە بچووکەکاندا ئەو پرۆژە لەسەر ئاستی کەسیە بۆ نمونە ئێستا من بە دکتۆرام هەیە کاتێکە مردم چێ سوود لەو دکتۆرای من دەبینی کەس سوود لە شەهادەی من نابینی کەواتە شەهادەکەم تاکە کەسیە شەهادەکەم بەڵکو وەسیلەیەکە بۆ بابەتێکی گەورەتر هەروە بڕوانایەمەکەم وەسیلەیەکە ڕێگایەکە بۆ ئامانجێکی گەورە ئامانجی یان کاتێک پارەم هەیە کاتێک پارە کاتی ئینسانەکە دەبنی ئەو پارێکی لێ دێت دەڕوا دەکەوتە دەستی ئەو یاگەر بێت و دەسەڵاتەکەم هەیە کاتێک ئینسانەکەم خۆ دەسەڵاتی هیچ نامینێ لەگەر خۆی سێر ڕاستەوخۆ لەگەڵ مردنی کۆتایی دێت لەگەڵ مردنی کۆتایی دێت بۆیە پرۆژانەی پرۆژەی بچووک لەگەر کۆ مردنی کەسەکەی ئەو پرۆژەی دانا ڕاستەخۆی کۆتایی دێت بەڵام پرۆژەی گەورە ئەو پرۆژانە پرۆژەی ژیانە هەرچەندە ئینسانە وەفاتیش بکە ئەو پرۆژەی هەبەردەوام دەبێت خەڵک کە سودمەند لێی دەبن کە خۆن مسلم بەڵام ئەوەکەی تر کە ڕاستەخۆ بە مردنی کەسێک کۆتایی پێدێ هەروەها کاریگەری کەشی چیا ئەوتۆ نییە لەسەر کەسانێکتر چونکە کاریگەریەکەی لەسەر ئەساسی کاتیە بۆیە تۆ دەتوانی بزانی ئایا ئێستا کە ئەو پرۆژەی کە دادناوە کەسی پێشەنگ کەسێک دەهێوتە پێشەنگ بەو کەسە دەوترێت پێشەنگ بەو کەسە دەوترێت کە کەسێکی پێشەوە کە پرۆژەی ژیانی هەبێت کە پرۆژەی ژیانی هەبێت یعنی پرۆژەی گەورەی هەبێت ئەو پرۆژانە پەیوەزن بە ژیانی خەڵکدا هەروەها ژیانی خۆشی بۆ تەرخام کات و هەروەها مەبەستەکەشی لێچیە مەبەستەکەشی خودی خۆی نەبی کە بابەتی کەسینەی بەڵکو بابەتێکی ڕەزامەندی خوای پەروەردگار بی پرسیارێک بۆ بینەران بۆ ئەوەی بزانی ئایا تۆ لە کامیانی بۆ ئەوەی بزانی تۆ پرۆژەی گەورەت هەیە نا ئەو کەسانی کە ئێستا کە گوێبیستی ئێمەن ئەو ڕێزانەی کە ئێستا گوێبیستی ئێمەن کە ئایا تۆ قەت بیرت کردتەوە ئایا پرۆژەی ژیانت هەبووە چەند پرسیارێک لە خۆ بکە پرسیار یەکەم دوو پرسیار کە بۆ دوو پرسیار دەتوانین بگەینە ئەوەی کە ئەتو ئایا پرۆژەی ژیانت هەیەن نا یەکەم یا پرسیاری یەکەم تا چەند
پرۆژەت ئەنجام داوە، پرۆژەکان ئەنجام داوە، پەیوەست بوونە بە ژیانی خەڵک. تا چەند پرسیارەکەم تا چەند پرۆژە ئامانجت هەبووە، ئەو ئامانجانەش ئێستا کە پێکاوتن یان هینایتە دیت ئێستاکە، بەڵام ئەو پرۆژانە کە پەیوەست بوونە بە ژیانی خەڵک، کە خەڵکی زۆر کە کۆمەڵە خەڵکێکیشدا لەو پرۆژەی تو سوودمەند بوونە. و بۆ نمونە تۆ کاتێک پرۆژەیەک دانایە پرۆژەیەکی گەورە دروست کردووە، پرۆژەیەکی خێرخوازی دروست کردووە، بۆ نمونە مزگەوتێکە دروست کردە، ئەو مزگەوتە کە خەڵک سوودمەند لێبووە و کە پرۆژەیەکی ژیانە، پرۆژ دوای مردنیش کە ئەو ئینسانەتە تێدا دەبینی و هەروە کۆمەڵە خەڵکێکی زۆر تێدا سوودمەند دەبی. ئایا پرۆژەیەکت دروست کردووە ئەو پرۆژەیە کە کۆمەڵە خەڵکێک کە سوودمەند بێلێ؟ پرسیاری دووەم، ئەو پرسیاری یەکەم. پرسیاری دووەم، تا چەند شانازی بەم پرۆژە دەکەی کە ئەنجامت داوە لە دنیا و قیامەت، کە پەیوەستەکە یەکەمیان پرۆژەیەکت ئەنجام داوە، ئەو پرۆژە کە پەیوەست بە ژیانی خەڵک، بەڵێ پرۆژەم دەڵێ دەستی خۆت بەرز دەکەی و دەڵێ من پرۆژەم ئەنجام داوە، ئەم پرۆژە تایبەت نەبوو بەخۆم، بەڵکو پرۆژەیەک بۆ خەڵک تێدا سوودمەند بووە. لە پاش ئەوەی ئایا کاتێک دەمری ئایا شانازی پێوە دەکەی لە دنیا؟ کاتێک باسی خۆت دەکەی کاکە ئەو پرۆژەم هەیە و ئەو پرۆژەیەکی ئەومان هەبوو ئەومان دروست کردی و لە دنیادا کە شانازی پێ دەکەی، هەروە لە قیامەتیشدا شانازی پێ دەکەی، ئەگەر بێت و بۆ شێوەی بوو کەواتە تۆ پرۆژەی ژیانت هەبووە. پرۆژەی ژیانت هەبوو وەکو ئێستاکە ئێمە کە ئەم دەستگای نووری حیکمە کە دەستگایەکی تۆکمە و دەستگایەکی ڕێکوپێکە کە لە بڵاوکردنەوەی کە فەرهەنگی قورئانی یا بەهای قورئانیەکان بە شێوەیەکی جوان و بە شێوەیەکی وەسەطیەت کە دەبین پرۆژەیەکی گەورەیە. ئەو پرۆژەی گەورە چەندەها خەڵک تێدا سوودمەند بووە و چەندەها خەڵک تێدا سوودمەند، هەروە ئەوەکانی کاتێک لەم پرۆژە کار دەکەن ئینجا ئەو کەسانی لە خواری و ئەو کەسانی لەسەر ئایا هەز بە شانازی ناکەن، هەز بە شانازی ناکەن کە لەم پرۆژە گەورە و لەم پرۆژە خێرخوازیە لەم پرۆژە داوای کار دەکەن. بەڵێ بێگومان کەواتە هەمە لە دنیا تۆ شانازی پێ دەکەی کە دەڵێ من کە لە دەستگایەکەم لە دەستگای نووری حیکمە هەم لە کاتێک دەچێت لای قیامەت، کاتێک تۆ 20 ساڵت لەناو ئەم دەستگایە بەسەر بردووە، کاتێک دەگەڕێەوە لای خوای پەروەردگار شانازی بەوەی دەکەی کە تۆ خزمەتی قورئان کردووە، تۆ خزمەتی قوتابیانی قورئان کردووە، تۆ خزمەتی ئەو کەسانت کرد کە قورئانیان لەبەرەوە. کەواتە پرۆژەیەکە پرۆژەیەکی ژیانی، پرۆژەیەکی گەورەیە. بەڵام کاتێک ئەم پرسیارە کاتێک جواب دەدرێتەوە تەنها لە 102 کەس، یعنی ئەگەر بێت و تەماشا بکەین لە 102 لەم کەسانن کە ئەم پرۆژانە ئەنجام دەدەن، ئەم بوارانە بەڕاستی پرۆژەیەک دروست دەکەن کە خەڵک تێدا سوودمەند دەبێت. هەروە فەرمودەیەکی کە صحیحیمان هەیە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە لە ئیمامی بوخاری و هەروە ئیمامی مسلم ڕیوایەتیان کردووە لە عبد الله کوڕی عمر رضي الله عنهما قال سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول إنما الناس كالإبل المئة. كاتي پێغەمبەر صلى الله عليه وسلم دەفەرمێ إنما الناس كالإبل المئة، ناس وخەڵک وەکو 100 حشترەکەیە کە لە زمانی عەربیدا کاتێک ئیبل بەکار هاتیە دەڵێن ئیبل یعنی دەلالەتی میئە، تەنها کەلئیبل المئە خەڵکیش وەکو 100 ئەگەر بێت و 100 حشتر بینی لا تكاد تجد فيها راحلة. أجد بيتو سطح اشتربيني بيغمر صلى الله عليه وسلم خلشي وكو أوي وكو أوي وكاتيك دبيني ككاتيك تمشى سطح اشتردكي لو سطح اشترتنا يك شام بكر أوي دي كإنسان كان سواري بن كإنسان كان بكاري بين بو أوي بيكن راحلة بكين الراحلة ما بس الراحلة ككاتيك دبينين كشتيش على سر كجاويش على سر دروز ذكر أو كجاوي كإنسان كان لسر دادا نشتونو هروها ببيادا بيدا روشتون يان كبياوا كان بخواه لسر سيا لسر سواري حشترة كدبونو سواري حشترة كدبو تنهاد بيغمبر صلى الله عليه وسلم دري لسطح حشترة تنها يكا يان بكر أويدي ككجاوي لسر دامني أو كان يتر حمله ببارة هم بار هي سود يعني بار كردن يعني جداء لقد أوي بيغمر صلى الله عليه وسلم يرد لسطيك لسطيك لصطي لا تكاد تجد فيها راحلة خريكة لو سطجدا ككاتك تودبيني لصدا يكهيا لا تكاد تجد فيها راحلة خريكة وايك أو يكش تيدا نبينيو كأو يكش بكال سيني بكال أو إني كبروجيشي زوان بروجيشي ريكو بيكبي بوي دبيني كبراسي مسلمان دبي لو زورا كسانه هبي كبروجيشي ژیانی هەبێ بۆیە چەند خاڵێکی گرنگ هەیە کە
کە بۆ ئەوەی پرۆژەکەمان پرۆژەیەکی ژیانی دەبی هاوبەشی و بەشداریت هەبی لەگەڵ ژیانی خەڵکدا کە کەسێک دەهێوی بتە پێشەنگ کە دەبی هاوبەش بی کە هەر کەس کارێک دەکەی ئەو کارت کە هاوبەش بی و هەرەوە بەشدار بی لەگەڵ ژیانی خەڵکدا هەروەها کە ئەوەیەکە لە ئاکاری پرۆژەکان هەروەها کە کاتێک باسی هاوبەشی دەکەی اینجا لە ڕووی کۆمەڵایەتی بی لە ڕووی ئابووری بی لە ڕووی سیاسی بی لە ڕووی بازرگانی بی هەروە لە ڕووی تەندروستی بی لە ڕووی سەربازی بی ئەو بارانە هەموو دەگرێتەوە کە تۆ دەتەوێت لە بواری کۆمەڵایەتی کارێک بکەی لە بواری ئابووری کارێک بکەی یان لە بواری سیاسی ئامانجێکی دیاریکراوت هەیە ئەو ئامانجە کە پەیوەست بۆ ژیانی خەڵکدا کە گۆڕانکاریەکی ئەرێیی دروست بکەین نەک گۆڕانکاریەکی نەرێی دروست بکەین هەروە دەبێت لە شتێک لە ژیاندا زیاد بکەین کە لە شتێک لە ژیاندا زیاد بکەی وەکو مستەفا صادق ڕافعی دەفەرمێ فإن لم تزد شيئا ئەگەر بێت و فإن لم تزد شيئا في الدنيا كنت أنت زائدا عن الدنيا ئەگەر بێت و تۆ لە دنیا بوو شتێک زیاد نەکرد لەم دنیاە جێ پەنجە دیار نەبوو هیچ شتێ زیاد نەکرد ئەو بزانت تۆ کەسێکی زیادی بۆیە پێشەنگ دەبێت پرۆژەی هەبێت بۆ ژیان کە بۆ ئەوەی کەسێکی پێشەنگ ئەو کەسە دەوترێ پێشەنگ کە پرۆژی هەبی لە ژیاندا کاتێک تەمەشا ئەحمەد شەوقی دەکەین کە شعرێکی هەیە حەفت دێرە لەو حەفت دێرەی باسی ئینسان دەکە وجدت الحياة طريق الزمر دەرێ ئێمە وجدت الحياة ژیانم دیتەوە ڕێگایەکە بۆ جەماعەتێک بۆ کۆمەڵێک یعنی بۆ هەموو کەسێک نییە ژیان وجدت الحياة طريقا ژیانم دیتۆ ڕێگایەکە ژیان کەواتە ڕێگایەکە بۆچی بۆ جەماعەتێک لە کۆتایی دەڵێ وەکون ڕەجولا ئین ئەتەو بەعدەه دەڵێ ببە پیاوێک ببە مرۆیەک ببێ کەسێک ئین ئەتەو بەعدەه ئەگەر بێت ئەو کۆمەڵی لە پاشە تو هاتون یەقولونە بڵێن مەڕ وهذا الأثر ئەو کەسە بێرە داچووە ئەوش ئەثەرەکەیتی ئەوەش جێ پەنجەیتی بۆیە کاتێک دەمی تەمەشا مێژوور دەکەی ناوی ئەو کەسانە تۆمەر کراوە کە ئەو کەسانە پلانیان هەبوو ئەو کەسانە پرۆژیان هەبوو وەکو باسی خالی وەکو باسی سڵاحەدینی ئەو ئەیوبی دەکەین کە پرۆژەیەکی گەورەی هەبووە پرۆژەی ژیان بووە کە ڕزگارکردنی ڕزگارکردنی قودوس بە هەروە کاتی باسی محەممەد فاتح دەکەین کە پرۆژەیەکی گەورەی هەبووە کە فەتحکردنی ئەستەمبول و قوستەنتینیە بووە کە دەمانە ئەو پرۆژە نەتاکو ئێستاکەش ناویان مایە بۆیە پرسیارێکیش دەکرێت ئایا دەتوانی ئەم سەتا دووەی کە باسمان کرد یا ئەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی کرد لە سەتایەکە دەتوانێت زیاد بکرێت پێغەمبەر صلی الله علیه وسلم برێن لا تكاد تجد فيه راحلة لا تكاد خەریکە بەڵام بە هەمان شێوە ئەگەر بێت و تەمەشا بکەین زیاد دەکرێت جوانترین نمونەش سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم هاوڵەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە توانیتیان بە ماوەیەکی کەم گۆڕانکاریەکی گەورە دروست بکەن چونکە زۆربەی زۆری ئەو کەسانێک کە سەحابەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بوون لەو کەسانە هەبوونە کە دید و ئامانجێکی دیاریکراویان هەبووە کە پرۆژەی ژیانیان هەبووە پرۆژەی ژیانیان چیە خۆی فتوحاتکردن گەورەترین پرۆژەی ژیانی سەحابە بووە کە توانیتیان بڵێ وەک فتوحات مەبەستیان داگیرکردنی زەوی نەبووە بەڵکو مەبەستیان فتحی قولوب بە هەروە فتحی قولوب بە بۆ هیدایەتی دانی ئینسان چونکە ئیسلام بۆ ئەوەی هاتە هودەن للناس هودەن للمتقین ڕێنیشاندەرە ئیسلامدا بەڵام نابێ کەسێک بێ ئەو ڕێگایە بگرێ ئەگەر ڕێگایەکە گر ئینجا توانی تۆ قیتال و جیهادی لەگەر بکەین بەڵام ئەگەر بێت و بە شێوەیەکی ئاشتیانە لێگەڕان هەروەها داوە بانگەوازی خۆت بکەی ئەوە شتێکی زۆر باشە کە جێگای خۆش دەگری و هەروە خەڵکیش دێنە و يدخلون في دين الله ئەفواجە پێشەنگ نابێت کە خۆی بدات بەدەست ژیانی خۆی بدات بە شێوەیەکی هەڕامەچی کە مەبەستمان هەیە پلانی نەبێ بۆیە پێویستە پلانی هەبێ کە کاتێک پلانی نەبوو ڕاستەخۆ لە کەسایەتی پێشەنگدا دادەبەزێ دەبتە کەسێکی پاشکۆ بەو کەسە دەوترێت کەسێکی پێشەنگ کە پرۆژەی هەبیچی پرۆژەی هەبی لە ژیاندا بۆیە ئینشاءڵڵە بەرنامەی داهاتوودا کە باسی نیشانەکان بۆ ئەمانەی پلانی ژیانیان هەیە چ نیشانێک هەیە کە کەسێک دەهێ پلانی ژیانی هەیە یانێ ئینجا باسی پرۆژەکانی 5 ساڵی پرۆژە 1 ساڵی دەکەین وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا.